تۆمەتەنا دادپەروەرانەکان. کاتێک ژیانمان تەرخان دەکەین بۆ شوێن کەوتنی مەسیح نابێت سەرمان بسوڵمێت یان هەست بە هەڕەشە بکەین لە تۆمەتە درۆینەکانی کە ئەندامانی خێزانە نادڵسۆزەکانمان و ئەو ڕابەرە ئاینیانەی کە ئیمانێکی ڕاستەقینەیان نییە پێخەنە پاڵمان. ئەیسا ئەم بنەمایە دەخاتە ڕوو بە تۆمەتی ناڕاست لەلایەن ئەندامانی خێزانەکەی کە تاوانبار کرا، هەروەها بەدڵنیاییەوە لەلایەن ڕابەرەدینیەکانیشەوە. مەرقۆس ئەم بابەتەمان بیر دەخاتەوە، با بە ئەندامی خێزانەکەمان لە مەرقۆسەوە پاشی 3 ئایە 20 دەست پێ بکەین. دەڵێت ئەیسا چووە ماڵێک و دیسان خەڵکێکی زۆریان لێکەوە بۆەوە بە شێوەیە کە نیان دەتوانین نان بخۆن. ئەمە قسەی بنەماڵەکەیەتی لەسەری. نەماڵەکەی بە شێت تۆمەتباریان کردو، بە خەڵکیان گوت شێت بووە. ئەمە یەکەم جار نەبوو. نووسراوی ترمان لەسەر باسی هاوشێوە هەیە. لە یوحەنا 7:1 مزگەێنی دەردەنووسێت و دەڵێ دوای ئەمانە ئەیسا بە گەلیلیدا داگەڕاو نەیانویست کە لە یەهودیا بمێنێتەوە، چونکە ڕابەرانی جوولەکەی ئەوێ هەوڵیان دەدا بیکوژن. لە ناوچەی یەهودیەکان شتەکان زۆر زیاتر دەشڵژان، بۆیە لە گەلیلی دانیشت. کاتێک جەژنی کەپرەشینەی جوولەکەکان نزیک دەبەوە، براکانی پێیان گوت ئێرە بجێ بە هێڵۆ بڕۆ بۆ یەهودیا تاکو قوتابیەکانی خۆشت کارەکانت ببینن کە تۆ دەیکەیت. هیچ کەسێک بەنهێنی شتێک ناگات ئەگەر بێوێت ئاشکرا بێت. ئەگەر ئەم شتانە دەکەیت خۆت پیشانی جیهانی بدە. براکانی وایان پێدەگوت. لەم بەشەدا براکانی بەنیازێکی باشەوە ئەمەیان پێ نەکوتووە، بەڵکو تۆمەتباریان کردووە بە لوودبەرزی و بەوەی کە هەموو کارێک دەکات بۆ ئەوەی سەرنجی خەڵکی ڕابکێشێت. لە زۆربەی کاکدا تەنانەت ئیرەییان پێ بردووە. یوحەنا زیاترم بابەتە ڕوون دەکاتەوە، بۆیە بەردەوام دەبێت و دەڵێت چونکە تەنانەت ئەوانیش باوەڕیان پێ نەدەکرد. لەگەڵ تۆمەت و ڕخنەی براکانی ڕابەرە ئاینەکانیش ڕخنیان لێ دەگرت و دڵڕەق بوون لەگەڵی. ئەم بابەتە لە مەرقۆسی 3 ئایە 22 دەخوێنینەوە کە دەڵێت مامۆستایانی تەوراتیش کە لە ئورشەلیمەوە هاتبوون گوتیان بەعزەبوول دەستی بەسەرداگرتووە، بەشای ڕۆحە پیسەکان ڕۆحی پیسەکان دەردەکات. بە کوفر تۆمەتباریان نەکرد. ئەیسا تووشی ڕەتکردنەوە و ڕخنەی خێزانی و ڕابەرە ئاینیەکان بوو. لە کۆتاییدەدا ئەم بەشەدا دەبینین کە ئەیسا ئەم دوو خەنەرێنیە دەگۆڕێت بۆ پەروەردەیەکی ئەرێنی ڕاستەقینە و بەرجەستە. ئەم هەڵوێستا لە مەرقۆسی 31 ئایە 35 دەخوێنینەوە. دایک و براکانی ئەیسا هاتن لە دەرەوە ڕاوەستان و ناردیان بە دوایدا. خەڵکیش لە دەوروبەری دانیشتموت و پێیان دەگوت وا دایکت و براکانت لە دەرەوە بە دواتدا دەگەڕن. ئەیسا مەسیح وەڵامی دانەوە فەرمووی دایک و براکانم کێن؟ چاوی گێڕا بەسەر ئەوانەی کە لە دەور و پشتیدا دانیشت بوون و فەرمووی دایک و براکانی من ئەمانن، ئەوەی کە خواستی خوددا بکات و بەجێ بهێنێت خوشک و برا و دایکمە. لێرەدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەهێزی ئەو ڕاستیەمان فێر دەکات کە ئەیسا هاتووە بۆ بنیادنانی کەنیسەی مەسیح و دامەزراندنی خێزانی خوددا تێیدا. ئێمە هەموو براین لەگەڵ ئەیسای مەسیح. ئەویش ئەم هەڵوێستە نەرێنی بەکارهێنا بووی بۆ دروستکردنی هەڵوێستێکی ئەرێنی پێویست بە فێرکردن سەبارەت بە مافە تایبەتەکانی خێزانی خوددا هەیە. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە خێزان و ڕابەرە دینیەکان و بێباوەڕەکانمان چۆن وەسفی ئەو هەواڵانەمان دەکەن بۆ جێبەجێکردنی ویستی خوددا. ڕەنگە زۆرێک لە ئێمە لە خێزانە بێباوەڕەکان دابین، ڕەنگە پێیان وابێت شێت بووین، چونکە هیچ پەیوەندی و تێگەیشتنێکیان لە ئیمانەکەی ئێمە نییە. لەوانەیە لە ماڵەکانیاندا قبوڵمان نەکەن یان زۆر بە وریاییەوە لەگەڵمان بن. دەبێت ئێمە ژیرانە و بە وریایی و مامەڵە لەگەڵ ئەم بابەتانەدا بکەین. ئێمە دەبێت هاوبەشی بە باوەڕەکانمان بکەین، تەنانەت ئەگەر ئەوانیش ڕەتی بکەنەوە فێر ببن هەموو ڕۆژێ خۆشمان بوێن وەک ئەوەی کە ئەیسای مەسیح کردی. لە زۆربەی کاتدا ژیانیان هۆکاری گۆڕانکاریە. کاتێک گۆڕانکاری لە ژیانماندا ڕوو دەدات ئەم بابەتانە پەیوەندی بە خێزانەکانمانەوە هەیە و پێویستە سەرنجیان بخەینە سەر. بەڵام ڕێبەرانی دینیشان کە بانگەشەی باوەڕداری دەکەن، بەڵام باوەڕیان بە کتێبی پیرۆز و خودای مەسیح نییە، بەڵام بە گەمژەیی و ناتێگەیشتووی و ئەوانە تۆمەتبارمان دەکەن، چونکە باوەڕیان وایە کە خودای زەوی و ئاسمانەکانی دروست کردووە ئێمەی بە نەزان و نەخوێندەوار دەزانن، چونکە باوەڕمان وایە ئەیسای مەسیح خوداکەیە کە لە مردن هەستاوەتەوە. لەوانەیە ڕاستەوخۆ ئەمە نەڵێن، بەڵام شێوازێکی دیاریکراویان هەیە بۆ ئاماژەدان بەوەی کە زانیاریەکانمان ناتەواو بن یان بەزنین. بابیر لەم بنەمایە بکەینەوە کە دەڵێت کاتێک ژیانمان تەرخان دەکەین بۆ شوێنکەوتنی مەسیح نابێت سەرمان سوڕ بمێنێت یان هەست بە هەڕەشە بکەین لە تۆمەتە درۆینەکانی ئەندامانی خێزانە نادڵسۆزەکانمان و ئەو ڕێبەرە ئاینیانەی کە دیمەنێکی ڕاستەقینەیان نییە.